زۆر باشە هەر سەبارەت بە ئەو هێرشە ناڕەوایی کە کۆماری ئیسلامی ئێران کردیە سەر هەولێر شەهید و برینداری لێکەوتەوە دووبارە میوانێکی ترمان هەیە ئەمجارە میوانەکەمان لە ئەنگڵێکیکەوە لە پرسیاری تری ئاراستە دەکەین بزانین ئەوان دەتوانن چی بکەن میوانەکەمان لە کەنەدایە زۆر بەڕێ زیاد ئەبوطەیف سەرۆکی کۆمیتەی دۆستایەتی کورد و کەنەدا لە پەرلەمانی کەنەدا کە لە ئەلبێرتا لە کەنەداوە لە گەڵماندایە بەڕێز ئەبوطەیف ئێوارەتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان وڵاتانی ئەوروپا بە تەواوی وڵاتانی ئەوروپا سەرچاوم وڵاتانی ئەوروپا پشتیوانی خۆیان لە مەزلومیەتی گەلی کوردستان ڕاگەیان ئێوە لە پەرلەمانی کەنەدا کە سەرۆکی کۆمیتەی دۆستایەتی کورد و کەنەداشن دەتانەوێت چی بکەن دەتانەوێت چ بڕیارێک هەوڵ بدەن لە پەرلەمانی کەنەداوە دەربچێت الموضوع يعني ليس موضوع پەیوەندی بە دەرکردنی بڕیارێکی دیاریکرا و هەڵوێستی هاوسۆزیەوە نییە ئەوە نییە کە ئێمە تەنیا دۆزێک بێ ئێمە هاوسۆز بین یاخود تەنیا ئەوە بێت کە ئێمە هاوسۆز بین لەگەڵ هەرێمی کوردستان بۆ ئەوەی هەمیشە بە لە ئەماندا بمێنێتەوە بەڵکو ئێمە لە هەمان کاتدا بابەتەکە پەیوەندی بۆشەوە نییە کە نەمانەوێت ململانەی لە ناوچەکەدا فراوان ببێت بۆ ئێمە گرنگە لە دیدگەی کەنەدیەوە کە هەرێمی کوردستان هەمیشە لە سەقامگیری و لە ئاسایشدا بێت باش ئەمە بەر لە هەموو شتێکە زۆر باشە کەواتە ئەبوطەیف ینی بەڕای ئێوە دەبێت چی بکرێت بۆ ئەوەی هەرێمی کوردستان خەڵکی کوردستان لە دەستدرێژی وڵاتانی ناوچەکە بپارێزرێ و چیتر خەڵکی سڤیل نەبنە قوربانی بەڕێزم هەرێمی کوردستان کێشەکەی ئەوەیە کە چەند راوسەیەکی زۆر سەختی تەنانەت دۆستەکانیشی دۆستی کارامە نین لە یارمەتیدانی هەرێمی کوردستان بۆیە هەرێمی کوردستان پێویستی بەوەیە کە ئەو هاریکاریانە بەردەوام بن کە پێشکەشی دەکرێن ئێمەش پێشتر دەستمان بەوە کردووە لە پشگیریکردنی هێز ئەمریکانی هەرێمی کوردستان هێزەکانی پێشمەرگە بۆ نمونە پێویستە هاریکاری بکرێن و لە هەمان کاتدا ئەمە دەبێتە پەیام و ئاماژەیەک بۆ ئەوەی کە کۆمەلگەی نێودەوڵەتی کۆمەلگەی خۆرئاوایی گرنگی بەمانەوەی هەرێمی کوردستان بە سەقامگیری و ئاسایش دەدەن بۆ هەرێمی ئاستی هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کە هەرێمی کوردستان زۆر گرنگە لەبەر ئەوەی دووساری چەندین ئاڵۆزی بووەتەوە و هەروەها پێگەی جوگرافیشی لە هەمان کاتدا وەکو ئەم پێشتر ئاماژەم پێکرد چەند راوسەیەکی سەختی هەیە بۆ مامەڵە لەگەڵکردن و دۆستەکانیشی کارامەنین لە دابینکردنی پارێزبەندی بۆ هەرێمی کوردستان بۆیە جەخت لەوە دەکەمەوە کە پێویستە پەیامی نێودەوڵەتی بنێدرێت سەبارەت بەم بابەتە کە ئەم بابەتی هەرێمی کوردستان پێویستە بە سەقامگیری بمێنێتەوە چونکە هەرێمی کوردستان ملیۆنان کەسی لەخۆگرتووە زۆر باشێکی زۆری پێکاتە و کەمینەکانی لەخۆگرتووە زۆر باشە بەڕێز ئەبوطەیف ئێوە ئاماژەتان بە زۆر خاڵی گرنگدا خۆت دەزانی هەرێمی کوردستان دەوڵەت نییە بەشێکە لە عێراق هیچ وەختێکیش نەبۆتە مەترسی نەبۆ سەر عێراق نەبۆ سەر وڵاتانی دەور و پشت ئەگەر وانە یاخود ئەگەر مەترسی نییە بۆچی بوشەکبارانی دەکەن بەڵێ ئێمە باش دەزانین کە ئەم هەڵوێستانەی کە لێرە و لەوێوە دەکرێن بەرەمبەر بە هەرێمی کوردستان هەمویان بۆ ئەوەیە فشار لە زیەیەکی دیکە دروست ئەمە تەنیا ئاماژەی تەکنیکین بۆ ئەوەی پەیامێک لە شوێنێکەوە بۆ هەندێک لایەنێکی دیکە بنێری بە دیاریکراوی خود بە شێوەیەکی گشتی دەیانوێت پەیامی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگەێنن ئەمان گۆڕپانی هەرێمی کوردستان وەکو دەرفەتێک بەکاردێنن بۆ ئەوەی فشار لە ئاراستەیەکی دیکە و لە شوێنێکی دیکە بکەن ئەمە شتێکە کە شتێکی ڕوون و ئاشکرا وەڕەهایە لە بابەتی یاریکردن لەسەر ئەو ئاماژانەی یاخود ئەوانەی کە ئاماژەی ئەومان پێدەبن کە ململانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە بە ئامانجکردنی هەرێمی کوردستان
لە ڕووی جوگرافیەوە هەرێمی کوردستان ناوچەیەکی سەقامگیرە، ناوچەیەکی ئارامە. من پێم وایە ململانەی فراوانکردنی ململانەی بۆ ئەوەی ناوچەی ئارام نەمێنێت. زۆر باشە ئەبوو تەیف لەلایەن ئێرانەوەیە با من بە ڕوونی زۆر چاکە. باشە ئەبوو تەیف ئێوە ئاماژەتان بە یەک خاڵی زۆر گرنگدا گوتان موشکبارانی هەرێمی کوردستان نامەیە بۆ لایەنێکی تر. ئەگەر بەڕاشکاوانە بڵین نامەیەکە بۆ ئەمریکا، دەی باشە خۆ ئەمریکا گەورەترین باڵوێزخانەی لە بەغدا هەیە، هێزەکانی ئەمریکا لە عین ئەسەد هەیە، هێزەکانی ئەمریکا لە کەنداو هەیە. بۆ ڕاستە و خۆ نامەکە نانێرن بۆ خۆیان، بۆ خەڵکی مەزلوم و داماوی کوردستان دەکرێتە ئامانج. پرسیارێکی زۆر باشە ئەم پرسیارم، وەکو پێشتریش گوتم پێویستە ئەو پرسیارە لەوان بکرێت پێیان بگوترێت ئێوە بۆچی هەرێمی کوردستانتان هەڵبژارد بووە. بێگومان هەرێمی کوردستان لەسەرەتاشەوە گوتم ناوچەیەکی سەقامگیرە. من سەردانی هەرێمی کوردستانم کردووە لە مانگی ئەیلوڵ و ئابدا لە ساڵی ڕابردوو. بینیم بە چاوی خۆم کە هەرێمی کوردستان شوێنێکی زۆر ناوازەیە لە بابەتی ئەمن و ئاسایش و سەقامگیری و لە ژیانی خەڵک و بژێوی خەڵک ئێستا بۆتە پەناگەیەکی ئارام بۆ کەمینە و پێکاتەکان، تەنانەت ئەوانەی عراقین و ئەوانەی عراقیش نین. بۆیە زۆر باش ئەمە هۆکارەکەی ڕەنگە ئەوە بێت کە شوێنێکی سەلامەتە، شوێنێکی ئارامە، چونکە وەکو پێشترش گوتم هەوڵێک هەیە بۆ ئەوەی ململانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست فراوان بکرێت و بەرەکانی شەڕ زیاد بکرێن. فشارێکە لەلایەن لایەنێکی دیکەوە وڵاتە هەرێمی نێودەوڵەتیەکان دەیانەوێت ئەم شتە بکەن. ئێمەش شتێکی نامۆ نییە بۆ ئێمە ئەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوودەدات لە چەمبەرەیەک. زۆر باشە، زۆر بەڕێز زیادە بوو تەیف. سەرۆکی کۆمیتەی دۆستایەتی کورد و کەنەدا لە پەرلەمانی کەنەدا ڕاستەوخۆ لە ئەلبێرتا لە کەنەدا و لەگەڵمان بوو. گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. هێوارەتان باش.